مسلمان عزیزەکان، ئینسان کە خوای گەورە دروستی کردووە لەوەی هاتووەتە سەر دنیا دژمنێکی بۆ پەیدا بووە. ئەم دژمنەش کە شەیطانە. شەیطان پێش ئەوەی مرۆڤ بێتە سەر زەوی، ئەم شەیطانە یەکێک بوو لە نێزێکترین مەخلوقاتی خوا مەلایکەکان. ئاسمانی یەکەم بەدەستی ئەمە بووە، یعنی عیبادەتی خوای کردووە، بە قسەی خوای کردووە و دەرنەچووە. بەڵام کاتێ باوکە ئادەم بە شەریعەت دروست بوو، خوای گەورە ئەمری کرد بە مەخلوقات، بە جن و ئینس، بڵێن بە جن و مەلایکەکان سوژدەی بۆ بەرن. ئەوە بوو هەموویان سوژدەیان برد، شەیطان نەیبرد. خوای گەورە لە ڕەحمەتی خۆی دەری کرد و شەیطانیش داوایەکی هەبوو لە خوای گەورە، داوای کرد، پەروەردگار داواکەی بۆ جێبەجێ کرد. ئەوش ئەوە بوو بیتێ لێ هەتا هەتایی لە دنیادا، هەتا دنیا هەمووی تەواو دەبێ و ئاخر زەمان دێ، ئەمجا شەیطان لە ناو دەچێ. ئەوش وعدێکیدا هەموو مرۆڤێک ئەبێ لە خشتە ببە، هەموو مرۆڤێک ئەبێ لە ڕێگا دەربکات، چونکە خۆی خوای گەورە لە ڕەحمەتی خۆی دەری کردووە پەروەردگار. حەز ناکا کەسێک هەبێ لە قیامەتا خوا لێی خۆش بێ. بۆیە دژایەتی مرۆڤ ئەکا بەعام. زۆر جار ئەم سحرش شەیطان و جوندەکانی شەیطان ئەیکەن، ئەمان هەڵدەستن بەم کارە لە ڕێگای مرۆڤەوە، ئینسانەوە. ئەم ئینسانش کە ئەنجامی ئەدا کارەکە بۆ خراپە، چونکە خەتەرە. بەناوەی دینەوە زۆر جار وریابن بۆ لای هەموو کەسێ مەچن دوعا بکە. کەسێک نەتان ناسی بە جوانی شارەزای نەبوون، وریابن با بەرگێک لەبەریا بێ بەرگی دینداری بێ، با بەرگێک لەبەریا بێ شێوازێک بێ ناو خەڵکە، چیجا بڵین بڕوونتر شێوازی مەلایەتی بڕخسێ لە مرۆڤە، بەس وریابە. چونکە کەس نازانێ ئەم پیاوە ئایا ئەکیدە کە دوعات بۆ دەکا یان دوعات لێ ئەکا. ئەخە دوو ڕێگایە هەیە، دوعات لێ ئەکا، ئەبێ ئینسانی ئیماندار وریابێ. بەڵام لەگەڵ ئەمەدا مایە ئەوە نییە ئێمە هەمومان تەسلیم بین، ئیتر سحر ناتوانین. بەڵێ خوای گیانە فەرمێ ئین کەیدە الشەیطانی کانە ضەعیفە. شەیطان مەکرەکانی ضەعیفە بۆ مرۆڤ. مرۆڤێکی دیندار پشت بەخوا ببەستێ زۆر ضەعیفە، تەئسیری لێ ناکا. سحر و جادوو لەو کەسانە تەئسیرەکە کە دوودڵن، دڵە ڕاوکێیان هەیە، ئیمانیان بتەو نییە، پشتیان بە تەواوەتی بەخوا نەبەستە. ئەگەر وا بووی ئەو کاتەم سحرانە ئەتوانین بڵین تەئسیرت تێ ئەکا. ئینەما صەنعوا کەید الساحر لا یفلح الساحر حەیث ئەتا، کە کاتێ موسا عەلەیهی سەلام کە چەندێ سحریان کرد، بەڵام هیچ تەئسیری نەکرد لە موسا عەلەیهی سەلام، چونکە ئەو سیفاتانەی تیا بوو و ئەوانەیشی لەگەڵ موسا بوون عەلەیهی سەلام. إنه ليس له سلطان على الذين آمنوا وعلى ربهم يتوكلون. هیچ دەسەڵاتێکیان نییە بەسەر، خوای پەروەردگارە فەرمێ شەیطان دەسەڵاتی نییە بەسەر ئیماندارێکی ڕاستەقینە، ئەو ئیماندارانەی کە پشتیان بەستە بەخوا. ئەمە خوای پەروەردگار پێمان ئەڵێ کەواتە شەیطان ناتوانێت زەفەر بە کەسێ بەرێ. مەرجەکان باز دەکەین چی بکە، ئەگە ئەمانەت پێ بێ قەڵغانە، ئەو شەیطانە ناتوانێت توخنی تۆ بکەوێ. بەڵام ئەمانەت پێ نەبێ، ئەوە بە ئاسانی دەتوانێت سحری لێ بکە و سحرەکەش تەئسیرت تیا بکە. بۆیە بێ ئینسانی ئیماندار ئەوانەی کە قەڵغانن، ئەوانەی کەوا شتێکن بۆ مرۆڤ شەیطان لێ دوورەکرێتەوە، بێ ئینسانی ئیماندار ئەنجامی بدا. چونکە ئینسان ئەبێ چی کاتێ سحر و جادوو و ئەمانە تەئسیرەکە، کاتێ ئیمان دابەزێ. چونکە ئێمە لە بیر و باوەڕی هەموو لایەکماندا ئەوە ئیسپات کراوە کە ئیمان بەرزە بێتەوە، ئیمان دابەزێ. ئیمان بەچی؟ بە عیبادات بەرزە بێتەوە. هەرچی کاتێ ئیمانت نزم بووەوە کە تەواو نزم بووەوە، ئەو کاتە لەو کات و ساتەدا سحر و جادوو تەئسیرت تیا دەکا. ئەم سحرانە بۆچی دەکرێت مسلمانە عەزیزەکان؟